سلام حەلێک مامۆستا. عليكم السلام ورحمة الله. مامۆستا دەستخۆشی دارانەکە لێ دەکا. خۆی گەورە دەستی ئەوەش خۆشکە و لە هەموو لایەکمان ڕازی بێ. مامۆستا پرسیاریەکەم سەبارەت بە نوێژە. مامۆستا ئەگەر دەڵێن دروست نییە لە کاتی خۆرهەڵاتن لە کاتی خۆرهەڵاتنی بەیانیان بە چارێگر یان خۆت 20 دقیقە ئەڵێن دروست نییە نوێژ بکەیت، بەڵام ئەگەر مرۆڤێک لە خەودا مابێتەوە ئەگەر ینی هەستای دەم و دەست نوێژەکەت بکەیت ینی بە نزیکەی 5 دقیقە یا خودە دقیقەیەک خۆرەکە هەڵاتیە دروستە دەم و دەست نوێژەکەی بکەیت یان خود بوەستین هەتاکو ئەو 20 دقیقەی دەڕاتن. بەبەستە دوای جاریەوە تۆ خەبەر بۆ تۆ نوێژی بەیانیەکە نەکردووە. بە خوێنی قورئانی پیرۆزە دروستە لە نامۆبایل بخوێنین بە ڕاکشان یاخود بە پاڵدانەوە و ئایا درستی شەخ قورئان بخوێنین لە نامۆبایل ئەگە هات دەست نوێژ نەبێت؟ قورئان بەبێ دەستنوێژ و قورئان بە پاڵکەوتنەوە. مەبەستەوەیە کە دەڵێی پاڵکەوتنەوە عەفوم کە پرسیارەکە کاتێک بانگ دەدرێت ئەڵڵاهو ئەکبەری یەکەم دروستە مرۆڤ نوێژ بکاتن یاخود دەبی بوەستین هەتاکو ئەو کاتی بانگ تەواو دەبی ئینجا نوێژەکە بکەیت. بەڵێ بەسەر چاو. بەڵێ. دەستەکان خۆش بێ ئینشاءالله. سپاس بۆ جەنابیشت بۆ پەیوەندیەکە دەستەکان خۆش بێ. خوشکە تریسکە فەرمووی نوێژی پێش خۆر هەڵاتن فعلا نوێژی سنەت هەتاوەکو خۆر بەرز دەبێتەوە لەسەر شاخەکان کە کاتی نوێژی چێشتەنگاو دێ نابێ ئینسان لە دوای نوێژی بەیانیەوە دەستوری پێغەمبەر صلی الله علیه وسلم نابێ نوێژ بکەی. بەڵام ئەوەی جەنابەت دەڵێ من لە پرسیارەکە دوا حاڵی بووم جەنابەت بۆ نوێژی بەیانی ڕۆژێ خەبەرن نەبووتەوە. خوشکی بەڕێزم کە خەبەرن نەبووتەوە جەنابەت یان هەر بەڕێزێکی تر کە خەبەرن نەبووتە وەختی هەڵەستی خەریکە گزنگی بەیانیەدا واتە خەریکە خۆر دێتە دەرەوە. لەم کاتەدا ئەگەر نوێژی سنەت بکەی دروست نییە چکە خۆر هێشتا بە تەواوەتی نهاتوۆتە دەرەوە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە ئێوە بەهۆی خەوەوە نوێژەکەی فەوتا هەر کە خەبەری بۆ فەلیوسەلیها با دەست بەجێ بیکە. واتە تۆ چاوەڕێ مەکە بڵێ وڵات 10 دقیقە چارەگێکی تر ڕادەوەستم تەواو تا خۆل لە شاخەکان دەدرێت و خۆل بەرز دەبێتەوە بەرەو ئاسمان. فەلیوسەلیها دەست بەجێ. ئەمە نوێژی فەرزە، ئەمە نوێژی سنەتی چێشتەنگا و نوێژێکی سنەتی دەستنوێژ و ئەوانە نییە. بەڕێزم دەست بەجێ کە نوێژی بەیانی هەر وەختێک خەبەرت بووەوە خۆر دەرنەچوو بوو خۆر دەرچوو بوو هێشتا بەرز نەبووەوە دەست بەجێ نوێژەکەت بکە ئەو بۆ شێوەیە. قورئان بەبێ دەستنوێژ دروستە لە مەسەبی شافعیدا ئەگە مصحەفەکەت بەدەستەوە بێ واجبە دەستنوێژت هەبێ. بەڵام ئەگەر لەبەر بیخوێنی یان لە ناو مۆبایلا بیخوێنی هیچ ئیشکالی لەسەر نیە. بەبێ دەستنوێژ دروستە قورئان لەبەر بخوێنی بەس دەشت گران نەبێ. بەبێ دەستنوێژ دروستە قورئان بخوێنی یان لە ناو مۆبایلا بیخوێنی. بەڵام ئەگە مصحەفەکەت بەدەستەوە بوو لای مەسەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ دەبێ دەستنوێژت هەبێ. بەڵام ئەگەر لەناو تەفسیرێک ئەوکو تەفسیری ئاسار و تەفسیری ڕەوان و تەفسیری تەوحید و کوردانی تەفسیری ڕێبەر و ئەو کوردیانی کە لە ماڵەوە هەن مادام لەناو تەفسیرا دەیخوێنی دەستنوێژیشن نەبێ هەر دروستە. وەلای مەسەبی ئەبوو حەنیفە و ئەوان بەس لەشت گران نەبێ ئەگە بۆ تۆ قورس دەبوو هەمجا بچی دەستنوێژ هەڵگیریەوە لە مەسەبی ئەبوو حەنیفە و زانایانی تردا دەستنوێژی هەر ناوێ. بەڵام تا دەستنوێژت هەبێ باشترە و بەبێ دەستنوێژیش قورئان لە مصحەفیشا بخوێنی قورئان گونەهبار ناوی ئینشاءالله تعالی. کاتێک کە بانگ دەبێت نوێژەکەت بکەی بەڕێزان کاتێک ئەو ئەفرەتانی لە ماڵەوە جویان لە بانگی مزگەوتە چاکتر وایە خێر ئەسڵەکە ئەوەیە جوابی بانگەکە بدەوە چاوەڕێ بکە تا بانگتەوە دەبێ وەڵامی بانگ دەربدەوە دوعاکانی وەسیلە بخوێنە لە دوای بانگەکەوە ئەمجا نوێژە فەرزەکەت بکە. بەڵام جاری وایە تۆ سارەکە لەبەر دەرگا لەسەر دۆستاوە هاوڕێیەکت تەلەفۆنی کردو مۆعیدێکی تایبەتی هەیە بانگەکەش مؤەزین بانگێکی ڕێک و پێک دەڵێ لەوە چێت دەقە و نیوە 2 دقەی پێ بچێ تۆ کە بانگیدا نیشانەی ئەوەیە وەختی دخولی نوێژەکە بووەواتە و نەختی نوێژە فەرزەکە بووە دەست بەجێ بۆت هەیە نوێژەکەت بکەی و گوناهبار نابی و نوێژەکەت دروستە. بەڵام ئەگە دەرفەت لە بەردەستا بوو پەلەپەل مەکات جوابی وەڵامی بانگەکەش بدەوە عەرزمکردن با خێری ئەویشە بەنسیب بێ و بە ئیسراحەت نوێژەکەشت بکە. ئەگەر کاتی بە پەلە و زەری و ریشتە بوو هەروتی ئەڵڵاهو ئەکبەر واتەوە کاتی نوێژ هاتووە دروستە نوێژەکەت بکەی.